ئەم دۆخە کەی کۆتاییەت هۆکارەکەی چییە؟ ئەمە میوانداری بەڕێز دکتۆر ئەرشە تەهامان کردووە کە شارەزای ئابووری و لێرە لەگەڵمانە بێت قسەی زیاتری لەگەڵ دەکەین و پێشبینیەکانیش لە وەردەگرین. دکتۆر بەخێر هاتی. زۆر سپاس. دکتۆر پێم بڵێ پێش هەموو شتێک کۆبوونەوەکەی بانکی مرکزی ئەو شاندەی کە چوونەتە تورکیا ڕاگەنراویان بڵاو کردەوە ڕاگەنراوکە گرنگی چی بوو کاریگەری چی بوو بۆ چی ڕێکەوتنەکەیان تاسە واژۆ نەکراوە یانەوێ بگەن بە چی؟ زۆر سپاس بۆ دەرفەتە دەزانین کە لە ناوەڕاستی مانجی 12 قەیرانەکە دەست پێ کرد یەکەم جار ڕوون نەبوو هۆکارەکان چیە بەڵام دواتر دەرکەوت فشارەکانی خەزێنەی ئەمریکی لە ساڵی 2015 ئەمریکا داوا لە بانقی ناوەندی عێراق دەکات کە پابەند بێت بە ڕێکارەکانی حواڵەی جیهانی کە بە سویفت ناسراوە و هەر لە ساڵی 2015 شەوە حکومەتی عێراقی ئەو پلتفۆرمەی وەرگرتیە بەڵام پابەند نەبوو پێوە لە ساڵی 2010 کە ئەمریکا لە ڕێکەوتنی گەر ئێران پاشەکشەی کرد لەسەر دەمی ترامپ گەماڕۆی ئابووری سەر ئێران تون کرایەوە عێراق ئاگدار کراوە کە ناکرێ مامەڵە لەگەر ئێران بکرێت چکە گەماڕۆی ئابووری لەسەرە 3 مانگ مۆڵەتی درایە دواتر درێژ کراوە 6 مانگ و ساڵێک و 2 ساڵ عێراق هەر پابەند نەبوو سەرڕای ئەوەی کە عێراق تۆمەتبارە بۆی کە سەرچاوی شوشتنەوەی پارەیە و عێراق داپڕێنراوە لە سیستەمی بانکی جیهانی ئەوەی کرد فشارەکانی ئەمریکا زیاد بی لەسەری سەرڕای نیگەرانیەکانی وڵاتانی ئەوروپی وای کرد کە ئەمریکا ناچار بیت دەست بەسەر داهاتی نەوتی عێراقی دابگری دەست بەسەر دابگری یانی ئەو نەوتی عێراق کە دەیفرۆشی دەستەوە بانقێک لە نیویۆرک لە ئەمریکا کۆنتترۆلی دەکات هەر کاتێک بوێ ڕێگانادا دۆلار بێتەوە ناو عێراق یەکەم جار دیار بوو کە وا بڵاو بوویەوە کە عێراق پابەند نەبووە هۆکارەکە ئەوەیە دواتر دەرکەوت معادلەکان زۆر لەوە ئاڵۆسترن ئەو کۆبوونەوەی ڕوویدا کۆبوونەوەی ڕاوێژکاری بوو چکە کۆبوونەوەکە تایبەت نەبوو بە دۆخی عێراق بەڵام لەو دەرفەتەی کە بانقی مرکزی وڵاتەکانی دەوروبەر لە تورکیا کۆبوونەوە پارێزگاری بانقی ناوەندی عێراقی توانی چاوی بە جێگیری وەزیری خەزانەی ئەمریکی بکەوێت لەوێ لێکتێگەیشتنێک هاتە ئاراوە کە عێراق ئامادەیە پابەندی ئەو ڕێکارانە بیکە ئەمریکا داوای دەکات و ناوەڕاستی ئەو مانگە شاندەکی عێراقی دەستە ئەمریکا لەوێندەر بڕیارەکە ڕێکەوتنەک واژۆ بکرێ کە عێراق نیازپاچی خۆی و ئامادەی خۆی پێشان دەدا کە پابەند دەبێ بە ڕێکارەکانی حواڵەی جیهانی و سیستەمی سوێفت. باشە دکتۆر ئەم بەرزی و نزمیە ئەم هێڵەی کە ئەیبینی چەندێک ئاستەکەی جیاوازە ئەیبینی لە کاتژمێر 864 بووە گەیشتە 169 لە ماوەی 2-3 کاتژمێرە ئەمە هۆکارەکەی چییە لە کاتێکا کە کۆبوونەوەیکی لەو جۆرە ڕاوێژکاری کراوە و وا بڕیارە چاک بکرێ بەڵام ئەمە چیەی گۆڕێت ئەبینین نەبانک هەیە نا بازارە یاخود بڵێن بۆرسە هەیە ئەمە چیە ئەی گۆڕێت هۆکارەکەشی چییە؟ عێراق وڵاتێکی بێسەروبەرە لە ڕووی نەختینەیەوە هەم کەسێک مامەڵە بە دۆلار و بە تومەن و بە لیرە دەکات کەچی لە وڵاتان ناتوانێت لە وڵاتی تر ناتوانێت دراوی بیانی بکڕی بە بێ پێویست پێبی ئەسڵەن دەستت ناکەوی بانقە فەرمیەکان دراوی بیانی دەکڕون و دەیفرۆشن بۆ ئەم بەستێکی دیاری کراو ناکرێت لە وڵاتێکدا تو بە هەموو درایەک مامەڵە بکەیت ئێستاوەی دروست بووە لەو 2 ڕۆژە دوونێ و ئەوڕۆ کە بۆرسە لەی شارەکی عێراقدا نیە ئەو مامەڵەی دەکرێتەنا سەوداکاریە کە خەڵک دەیکات لەگەڵ نووسنگەکانی فرۆشتنی دراو لە بەیانیەوە بۆرسە بە فەرمی دەستپێرەکات وەر چەندە بۆرسی فەرمیمان نییە ئەوەی کە ئەویش هەمان شێوە نووسنگەکانی ئاڵگۆڕی دراون لەبەرەوەی عێراق تەنها نەوتی هێنار لە بکات تەنها لەو ڕێگەی شەوە دۆلار دێتە ناو وڵات بە پێچەوانەوە هەم پێداویستەکانی ناو عێراق لە سەدانەوەتی زیاتر لە دەرەوە دێ ئەوە هەموو وادەکە خواست لەسەر دۆلار زیاد بکاتن سەڕای ئەوش لە ناوخۆی وڵاتیشدا هەموو شتێک دەتوانانی بکڕی بفرۆشی بە دۆلار ئەوە دەکات خواستی ناوخۆی و دەرەچی سەڕایەوەش چەندی وڵات لە دەوروبەری عێراقەنا کە دۆخی دراوەکانیان خراپە وەکو ئێران و تورکیا و سووریا و ئەمە بێتە هۆکار بۆی کە بەهای دینارەکەی ئێمەش نزیک بێتەوە لە بەهای دراوی ئەوان ئەبینین تورکیا ئێرانە سووریا هەمویان بەهای دینارە دۆلار یاخود بڵێن دراوەکەیان زۆر داڕماوە ئەبێ ئێمە جوابین لەم هاوکێشە نەخێر ئێران گەماڕۆی لەسەرە سووریا 11 ساڵ 2 ساڵە جەنجی ناوخۆی تێدایە لوبنان مایەپووچ بووە تورکیا هەندێک جار دەکەوێت تەژێر گەماڕۆکانی ئەمریکا فشاری نێودەوڵەتی لەسەرە بە سەبەبی ئەو ناکۆچێ جیۆ سیاسیانەی تورکیا لەگەر وڵاتانی ئەوروپی و وڵاتانی دەوروبەری هەیە بەڵام عێراق جیاواز عێراق لە ساڵی ڕابردوو 116 ملیار دلار داهاتینەوە تێ بۆ زیاتر لە
100 ملیار دلاری دەجی هەیە و بەهای دیناری عراقی بەستراوەتەوە بە دۆلار لە بە سعرێک فەرمی کە 1406 دینارە بۆ هەر دۆلارێک بەڵام ئەوەی بوو ئەوەی ڕوویدا هۆکارەکەوێت کە ئەمریکا ڕێگاینەدا دۆلار بێتە ناوخۆ وەکو ئاماژەشم پێکرد هەموو خواستی ناوخۆ دەرەچی واوەردەکردن هەمووی بە دۆلارە و زیادەڕەویکردن لە ماماڵەکردن بە دۆلار و لەلایەن خەڵکی ئاساییەوە وای کردێکە ئەو پشەویە دروست ئەو شڵەژاوی خەڵک پێویستە خەڵک سەودای پێ دەکات مزارەبەی پێ دەکات وەکو قمار بە مەبەستی قازانج و زەرەر کە پێشبینیەکەن بەرز بیتەوە دۆلار دەکڕن کە پێشبینی بکەن دابەزی بە خێرایی دەیفرۆشنەوە شوارەکە ئەو پشەویە دروست بیت و بێگومان هەندێک کەسێ دەستیان تێدایە لەبەرەوەی چەند ئەپلیکیشنێک لە عێراق دروست کرایە گویا ئەوانە هەواڵی گواستنەوەی نرخی دۆلار دەگوازنەوە لە مشارەکان خۆیان دەستکایرە ڕقەمەکان دەکەن هەر کاتەچ بیانەوێ ڕقەمەکان وا پێشاندن کە بەرەو هەستانە و هەر کاتەچ بیانەوێ وا پێشان دەدەن بەرەو دابەزینە ئەو پشەویە و نەبوونی کۆنتترۆلی بانقی مرکزی لەسەر بازار ئەو دۆخی دروست کرد باشە بۆچوونی ئێوە چییە لەسەر ئەو کۆبوونەوە یاخود ئەوەی کە لە تورکیا ئەنجام درراوە و دواتریش کاچنە ئەمریکا ئەنجامە درێ ئەو شاندەی عێراق بێگومان دۆخی سەرەکی شوشتنەوەی پارە و دزەکردنی دۆلار بەرەو دەرەوە گەندەڵیە و خەڵکانێکی دەستڕۆیشتوی تێدا لە عێراق هەرەوەش هۆکارەکە بووە کە چەند ساڵی ڕابردوو عێراق پابند نەبووە بە داواکارەکانی ئەمریکا بەڵام دوای ئەوەی مانجی 12 ڕابردوو ئەمریکا فشارەکانی تون کرد دیتمان دۆخی دۆلارچی لات تاز دەناب تاماش پێکرد کە گەشتە 180,000 دینار و عێراق ئەوە قبول ناکات لە بەرەوەی ڕێژەی هەژاری و بێکاری ڕۆژ بە ڕۆژ و مانگ بە مانگ لە زیادبووندایە خۆ پێشاندانەکان زیادی دەکرد و فشار لەسەر حکوومەتی سوودانی زیاتر دەبوو لەبەرەوە فشاری ئەمریکیەکانی لەسەر بوو و فشاری ئەو کەسانشی لەسەر بوو کە دەستڕۆیشتونە لەبەرەوە کاتەچ پێویست تاکو و عێراق ناچار بێت ملدا بدات و نیازپاچی خۆی پێشاندا کە پابند دەبێت سەر ناوەڕاستی مانجی ئەو مانجی ئێستادا بڕیارەکە ڕێکەوتن لە نێوان هەردوو بانقی ناوەندی عراقی و خەزێنی ئەمریکی بکرێت ئەگەر عێراق پابندبی بۆ ڕێکارانە ئەو ڕووداوانە دووبارە نابنەوە باشە دکتۆر ئێوەکو شارەزایەک پێمان بڵێ گەشتبینن بەو ئەگەرانە کە ئەگەر لەگەڵ یاخود بڵێن بچێتە ژێر ڕێنمایەکانی بانکی فدرالی ئەمریکا و گەنجینەی وەزارەتی گەنجینەی ئەمریکا ئەمریکا چاوەڕێ ناکات تەنها داواکاری بکات چونکە خۆی ڕاستەوخۆ ئەو سیستەمانە فەرز دەکات لەسەر عێراق ئێستا داوای لە بانقی ناوەندی عێراق کردیە کە مامەڵە لەگەر چەند بانقێکی جیبی مۆرگان و سیتی بانک بکات لە ڕێگای ئەوانەوە حواڵە بکرێت وەمە پارانەی دەنێردرێتە دەرەوە لە ڕێگای فیزەکارت و ماستەرکارتەوە بی ئەوە دەکات ئەمریکا خۆی ئەو سیستەمانە فەرز دەکاتن لەبەرەوە ئەگەر پابندیش نەبن ناگاتەوە ئاستێک کە لە ڕابردووە بووە زیاتر بەرەو ئەوە دەڕۆین کە بە ناچاری نەک بە خۆشی خۆمان بە ناچاری بەرەو سیستەمی ئەمریکا و جێبەجێ ئەکرێت زۆر سپاس بەڕێز دکتۆر ئەرشەد تاها شارەزای ئابووری لەگەڵمان بووی سپاس زۆر سپاس